خۆشەویستان سڵاوتان لێبێ و شەوتان باش بێت و ڕۆژی پۆشینی جلوبەرجی کوردی لە هەموو کوردیەک پیرۆز بێت لە هەر شوێنێکی دنیادا. ئەمڕۆ کە دەی سێ هەموو ساڵێک پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی وەکو بەرزڕاگرتنی ئەم سیمبولە نەتەوایەتیە دیاری کردووە لە پەرلەمان ئەمە وەکو پرۆژە یاسایەک دەرچوو بڕیاریدا هەموو دەی سێی ساڵێک هاوڵاتیان یاریمی کوردستان لە هەموو شوێنەکان بۆیان هەبێت جلوبەرجی کوردی بپۆشن و بتوانن بەدڵێکی ئارامەوە جلوبەرجی کوردی لەبەرکەن. اینجا ئێمە داواکاریەکەمانەوە نیە تەنها مرۆڤ لەو ڕۆژەیە جلوبەرجی کوردی لەبەرکە، ئەمە مۆرکی ڕەسەنایەتی ئێمەیە هیوادارین هەموو ڕۆژەکانمان ڕۆژی جلوبەرجی کوردی بێ. بەڵامیتر ئەمڕۆ بەڕاستی زیاتر دیار بوو لە نێو دام و دەستگاکاندا لە بازاردا لە ئەوانی کە دەوامێنە بوو یاوەکو ئێمە کە لە میدیاکانە کارانە کرد هەموو یاوە جلوبەرجی کوردیان پۆشی بوو. بۆیە ئەم ڕۆژە پیرۆز دەکەین لە هەموو لایەک ئیتر وردەوردە بەرەو بەهاریشە چین جلوبەرگی ڕەسەنایەتی کوردیش گرنگە. ئەم جلوبەرگی کە لەبەری مندایە ڕەسەنایەتی کوردیە، کوردی ئێمە ئەمە جلوبەرگی ڕەسەنی ئێمەیە. لەگەڵ هەموو ئەو جلوبەرگانی تر یەکێک لە هەرە تایبەتمەندی جوانەکانی جلوبەرگی کوردی ئەوەیە کە من دەتوانم جلوبەرگی باکووری کوردستان بپۆشم، دەتوانم ڕۆژهەڵاتی بپۆشم، دەتوانم ڕۆژاوایی بپۆشم، هەر جلوبەرجەکەیە دەتوانی بپۆشی. بەڵام ئەوەی کە بە دیاریکراوی مێژوو سەلماندوێتی ئەم جلوبەرگی کە لەبەری مندایە کە واو سەڵتە بە دیاریکراوی مۆرکی ئەم بەشەی کوردستانە. ئیتر ئەوەکانی تریش هاتووە، بۆیە سەرەتاکەی ئاماژەم پێدا لە هەموو ناوچەکانەوە ئێمە ئەتوانین لەبەرکەین. بەڵام ئەوەی کە زۆر تایبەتمەندی ئێمە ئەم کاوە سەڵتە تایبەتێ. بەخوا ئەگەرچی کۆمەڵێک بەرگ دووری زۆر تایبەت هەبوون لە دوورینی ئەم جلوبەرگانە بەداخەوە مامۆستا شکوور خەیاتە بۆ بیرمە لە کەرکووک ئەو یەکێک بوو لەو کەسایەتیانی کە بەڕاستی لە دیزاین و دوورینی ئەم جلوبەرگا دەستێکی زۆر باش واڵای هەبوو. ئەگەر چی سەر بە پەنجەکانی دەست دەژمێردێن و هەیە بەیان هیواداری نییە و بتوانن سوودی لە ببینن. و ئەم شەویش لە فەیسبوک ئەگەر لایڤەکە هەیە ئەگەر هاوڕێک پێم بڵ ئەگەر لایڤمان هەیە ئەگەر لایڤمانێ وێنێکی شاشە بگرن لە ماڵی خۆتانە بۆ مۆبایلەکەتان وێنێکی شاشە بگرن وێنێکی بەرنامەکە بگرنەوە و لە کۆمنت دای بنن سپەی شەو چانسیەوا بێت کە ببیتە براوەی مۆبایلێکی زیرەک. تەنها وێنەی شاشە بگرنەوە واتە لە ناو بەرنامەکەیە بە درێژایی بەرنامەکە بۆ بەیانیش لایڤەکە بکەرەوە وێنەیە بگرە و لە کۆمنت دای بنێ. چەندانت پێکرێ داینی هەتا زۆرتر بگریت وێنەی جۆرا و جۆر بگری ئەوە زیاتر چانستە ببیتە براوەی مۆبایلێکی زیرەک و لە فەیسبوک بۆمان دابنێ. با من دوای سەری وێنەکانی خۆم بکەمەوە خۆم ببینمەوە لەبەرەوەشتی جوان دابنێن هەر من هەموو بەرنامەکە بەگشتی وێنە بگرنەوە و دای بنێن. سەرەتاش ژمارە تەلەفۆنەکان لەسەر شاشە هەیەوە کۆی بینن. باسێکی سپۆنسەرەکان بکەم. سپۆنسەری سەرەکیمان ئەمانە سپۆنسەری سەرەکیمانن کە ئاماژەیان پێکەم کۆمپانیای IQ بۆ خێراترین ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و عێراق سپۆنسەری بەرنامەکەمانن. زۆر دۆسپاسیان نەکەینەوەی بتوانن لۆگۆی ئەوان لە نێو فانۆسەکاندا بدۆزێتەوە. بێگومان خەڵاتیەوان یەک مانگ ئینتەرنێت بێ بەرامبەر دابین دەکرێت. کۆمپانیای بلاگوچ بۆ کاری تەختە هەر دیزاینێکی ناوماڵت هەیە بە تەختە بێد و دڵی بەنابەرە بۆ کۆمپانیای بلاگوود ئەوەی بتوانێم شەو لۆگۆیەوە بدۆزێتەوە بە بەهای $400 خەڵاتیەوانی وەردەگرێت. کۆمپانیای سەفرا بازاریکردنتان بیر مەکەرەوەی یەک لیستەبەی چەند لیستەبەی لەگەڵ خۆتا بڕۆ بۆ مارکێتی سەفرە لەوێ بازاڕی ڕەمەزان و جەژنت بکە ئەوەی ئەم شەیش لۆگۆی ئەوان بدۆزێتەوە لە نێو فانۆسەکاندا بە بەهای 180,000 بازاڕی دەکات. دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا بە لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا گەورەترین دەرمانخانە لە هەرێمی کوردستان هەیە. کێوەدارم پێویستان بە دەرمان نەبێ بەڵام بوارە جوانکاریەکەیان ئەتریان هەمووی مارکن. هەر شتێکت هەیە چی لەوێ تێست دەکەی خانمان مایکەپت هەیە هەر شتێکت هەیە ئەتوانیت وێنەی بگریتەوە با بڵین بچیتە لای ئەو شوێنی کە تێستێکەی تێستی بکەین جا بیکڕە و پزیشکی شانێ ڕاوێژت پێەکە. هۆتێل و سپای تایتانیک کە لە شاری سلێمانیەکێک لە هۆتێلە بەناوبانگەکانن بێگومان دەتوانن ئێوە هەم چێژ لە کاتەکانتان وەربگرن لەوێ و هەم چێژ لە خواردنانە وەربگرن کە بۆ پارشێ و بەربانگ هەیە. لەبەرەوەی کە لۆگۆی ئەوانیش بدۆزێتەوە ئەم شەو خەڵاتی ئەوانیشمان هەیە دوو کەس دەتوانێت بچێت بۆ خۆی بەدڵی خۆی نانخۆن. هاوڕیانم وتان ناتوانن لە کۆمنت پێش پەیوەندیەکە لەگەڵ هاوڕێیانم لە سۆشیال میدیا قسەم کرد هیچ کێشەیەکمان نییە. زانن ئەو کەسەی کە لایکەکەتان لایکی پیجەکەتان نەکردووە لایکی پیجی کورسات بکەن
یەکسەر ئەتوانن فۆتۆ لە خوارەوەی شاشەکەدا بنێن کەمێکی کەشم خۆم تاقیەکەمەوە باشە کەمێکی تر خۆم تاقی شێکەمەوە لێرەوەی بزانم هەیە لەواجە سێڵفێکی خۆم لە کۆمنتدا بنێم بۆی ئەوەش بیبینن چینە لای یەکەم پەیوەندیمان خۆشەویستان کاک ڕێبوار سەردار لە سلێمانیەوە کاک ڕێبوار شەو باش چۆنی بە قوربان تۆ باشی شکر یاخوا باش بی کاک ڕێبوار کاک ڕێبوار ئەمڕۆ جلی کوردی و لەبەر کرد ناوەڵا بۆ بڵم چی ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە و بەست هەڵە ماڵەوە بوو قەی ناکەدی مادام لە ماڵەوە بی مشکلە نیە تاک شەرواڵەکەش بۆ ماڵەوار خۆشە بەخوا هەر تاک شەرواڵە لە پێکی خۆشە کاک ڕێبوار لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەگەڵ بەرنامەکەی ئێمەیە چۆنی چەنە بینەرن چەنە بینەرنین ڕالێکم ڕۆژە بینێ ئەیدێ خۆشبەختین کاکە ڕێبوارگیان دەی ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانوسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقیکەرەوە ژمارەیەک بۆ پەیوەندی ژمارە یەک کاک ڕێبوار لە سلێمانیەوە ژمارەیەک بۆ کاک ڕێبوار ئەکەینەوە و کاک ڕێبوار جەنابەت بڕگەی کورساتت بۆ هاتۆتەوە باشە بابەتێکی یاخود بەرنمەیەک یان چوزانم تەمسیلیەک یا هەر شتێکی لەو بابەتانی کورساتە یێتە سەر شاشە جوان جوان سەیریکە پێمان بڵێ بەرنمەیە کاگاوڕێ ناوی بەرنمەکە چییە یاڵە کاک ڕێبوار ئامادەیت یاڵە فەرموو سەیری شاشە بکە جوان سەیری شاشە بکە پەلەمەکە ئێمە ژەزانین تا ئاگاتە لای جەنابەت با لێرە بیبینم و هاوڕێیانم سی چرکەمان بەندی هاتۆ ئێستا ئەوە لای جەنابەت دێ کاکە ڕێبوار گیانێست وایە یاڵە هاوڕێیان سی چرکەمان بەندی بەرنامەی هەڵوێست چۆن نەزانی بینەر بوو بینەری هەموو ێوارەیەک بینەری ئەم بەرنامەی وایە ئادی با بزانین وەڵامەکە و ڕاستە قەی ناچرکەکەشی تاوە نەوەڵ هەر بیبینی با بیبینیم زانین زۆر زۆر ڕاستە کاکە ڕێبوار تۆ بوویتە براوەی 75,000 پیرۆزە و دەست خۆش زۆر زۆر سپاس بۆ تۆ یەکێک لە بەرنامە هەرە جوانەکانی دەستگای میدیای کورسات ئەو تاقیکردنەوە کۆمەڵایەتیانەیە کە ئەمان جەڕێتەوە بۆ ژیانی ڕابردوو ئەو ڕێز و وەفا و هەڵوێستە جوانانەی کە کورد پێناسرێتەوە ینی هەندێک باوەڕکە هەندێک گەوارەیە دانیشیم تەماشایەکەین بە تایبەتی لە هەندێک دیمەنی مناڵێکی تایە زۆر ڕۆڵێکی جوان ئەبینێ پڕەبیت کە تاماشایەکەی لەبەرەوە بەرنمەیەکی زۆر جوانە میشە پاش بانگ یەکسەرەوە بینەری بەرنامەی هەڵوێست بن بۆی بتوانن ئەمانەیە هەڵوێستمان زیاتر بچوڵێنی مەبەستەکەوێ کاکە ڕێدیار لە سلێمانیەوە کاکە ڕێدیار شەو باش چۆنی بە قوربانیەوە چۆنن باشی ڕۆژی جلی کوردیشان پیرۆز لە خۆشت پیرۆز بێ ئەمڕۆ جلوبەرجی کوردی و کرد وڵا کاگاری تۆ لەبەرم تۆ زەخۆزانی هەمجەوەکە زۆر سارد بوو وڵا سارد ئەوە مەوزوعەکە بوو بەخوا خەمسەڵەیە بۆ دەژن حەقی بۆ بینەوە حەقی بۆ بکەنەوە ئەم جەژنەمان دوو جەژنە ئەم جەژنی ڕەمەزان ئەم جەژنی نەورۆز تێکە لە باوەڕکە ڕای من وایە بۆ چوونی من وایە ئەم جەژنە ئەبێ هەموو کورجلی کوردی لەبەرکە ئەگەر جەژنەکانی تر تۆزەیە سارد بووین و ئەم جەژنە هەردوو جەژنە هەردووکی باوەڕ کە جوانترین جلی کوردیە دوو دڵمە بن لەکردنی جلی جەژنتان بە تایبەتی بۆ جلی کوردی کاکە ڕێدیاری لە فانوسێکمان بۆ بکەرەوە توش ئاگاری خۆزانمە سێم جارە تایبەتی مۆدەر نەچۆی ئینشەڵڵا ئەم جارە باشتم هەنی سێ جار پەیوەندیت کردو لە بەرنامەکە وەرگیراوی بەخوا خۆت زانیەوە یەکەم جار پرسیارەکەم کرد خۆ زانی و با بۆ دووەم جاریش نەختی نەبوو نەمفرۆشت کاک ڕێدیار تۆ بووە سەواز هەموو پرسیاروشت بێنە فەنیان هوەری وەرگرتنی سێجاری تۆ چیادی بۆ ماڕوونکەەوە خەڵکێکی زیاد ئێستا گلەیمان لێکاڵێ کاک ڕێدار چۆن سێجا وەریگرتو ئێمە بۆ هەزار جار هەوڵین بۆمان وەرناگیرێ مەڕوابکە کاگاری هینە ینی لەحزەیە جاری وایە ینی تۆ زۆر ینی ئەتوان بڵم پەیوەندیشەکەی وەری ناگرێت ئێستا دوو جارکردم وەریکە نییە ماڵتانە چی گەڕێکێکە بەرزایەکانی قەیوان بەرزایەکانی سلێمان بچم بۆ بەرزایەکانی سلێمانی لێەوە پەیوەندیکەن لەواچە شەبەکەیە بەرزایەکانی قەیوان بوو قەیوان بەرزایەکانی قەیوان دا بچم بۆ لەواچی لێ شەبەکە باش یاڵە کاک ڕێدیار یاڵە کاک ڕێدیار ژمارە 22 بۆ کاک ڕێدیار ئەکەینەوە و بەشکو ئینشەڵڵا ئەم شەو دوای سێ جار پەیوەندیکردن بە بەرنامەکە ئێمە خۆشبەختین بەڕاستی هەر کەسێک وەرێگرێ مافی خۆیەتی بەڵام ئەم شەو ئینشەڵڵا بەخت یاوەری جەنابتەبێ کاک ڕێبوار ڕێدیار ڕێدیار کاک ڕێدیار ڕێدیار ینی ڕێگا و لێ دیارە وایە
والله بەڵێ ئێستا کە من دانیشم ڕێگەکە لێ دیارە وایە والله بەڵێ کاگاری کاک ڕێگار ئەم فانۆسەی جەنابەت دەفرۆشیتەوە ئەم بانوسەی من 150,000 بۆ تۆ بۆستە چێڵێ مە 150 پێی تۆڵی فرۆشی تۆڵم ێ باشە ئەم فانۆسە لە بازار ئێستا بۆ بە 35,000 بە پڕنەوتیشەوە بە پلیتێکیشەوە دەیتە خۆتە زانای بانوسەکە جوانە بڵێ هێنێ تۆ هەو بێ بە 150 بە من کاکە ڕێدیارم فانۆسەی جەنابەت من بە 35,000 کڕمەوە کەمە ئەوە کاک ڕێدیارکردم بە 50,000 ئەشتوانی بیکەیتەوە شانسی خۆ تاقیکیتەوە لەواچە بڕپارێکی باشی لەواچە 0 دیناریشی تابێت دوایین ژمارە بۆ کاکە ڕێدیار 75,000 ئەین بەم فانۆسا ئەگەر کاک ڕێدیار بەدڵێتی ئەوە پیرۆزی بێ و بەدڵیشی نییە ئەوە بۆ یەکەینەوە کاک ڕێدار ئەڵی نایکەین بە سەوتمان سێ ژمارە بۆی کەس گلەیمان لێ نەکاشەوانی تر تەنها سێ ژمارە و تۆ کاک ڕێدیار ئەگەر تەماشای بەرنامەکە و کرد بێت 75,000ش پارێکی خراپ نییە سی چرکەمان بەنێ ئاوڕێن با کاک ڕێدیار خۆ یەکلاکاتەوە سی چرکەمان بنێ کاک ڕێدیار خۆ یەکلاکاتەوە ئەگەر خۆ یەکلا نەکەیتەوە فانۆسەکە خۆت و بەخت بۆ ئای فرۆشیتەوە پیرۆزە کاک ڕێدیار لە سلێمانیەوە بوو بە براوەی 75 اینجا کاک ڕێدیار خەفتەکە زەی لە چیایە خەفتەکە لەوایە کە من ئێستا ئیکەمەوە باشە هەستەکەی چەندی تابێ تازە ماڵمان ئێمە کڕیمانەوە پارەکە مەخستە سەر شاشە بۆ 75,000 کاک ڕێدیار پیرۆزە 75,000 جەنابەت خۆی 0 دیناری تیا بوو پیرۆزە بێ کاک ڕێدیار پیرۆزە خەفتەکە بۆ ئێمە قەینا بۆ تۆ نێگاڵ تاکەم پیرۆزە بێ کاکە ڕێدیار گیان نۆشی گیانتان بێ بچینە لای پەیوەندیەکی تر دڵنیاخان بەڵێ کاگاری جان سلااوت لێ بێ سلااو لە خۆشە دڵنیاخان زۆر سپاس والله باشین بە قوربان دڵنیاخان ئێوە چۆنن دەنگواستان لەگەڵ کێبینەرمان خۆشی بەرنمەکەت لێ یەکەم هیوای سەرکەوتنت بۆ خوازم بەرنمەیەکی زۆر زۆر جوانە هەر سەرکەوتوبی لە ساغ بێ زۆر سپاس بۆ تۆ دڵنیاخان فانۆسێکمان بۆ بکەرەوە و بەختی خۆتا لەگەڵ کێ تەماشامانەکان بەڕاست وەڵا لەگەڵ خێزانەکەما دانیشین سەیری جەناب دەکەین سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ خێزانت هەیە زۆر سپاس یاڵە فانۆسێکمان بۆ بکەنەوە بەختی خۆتان تاقیکەنەوە ئەمشەو ئێوە جلی کوردیتان کردم بەدڵی تۆ بێ سی ژمارە هەڵبژێرم کاگاری ئەگەر بەدڵی منە لە ژمارەیەکەوە تا سی هەڵبژێری لە ژمارەیەکەوە تا سی منیش وەکو تۆ ێزانم لە کوایە با پێ بڵم خەم من نەبێ ژمارە 27 بۆ خات و دڵنیا لە سلێمانیەوەکەینەوە بەڵێ خات و دڵنیا بەڵێ بەڕای تۆ چی تایە خات و نازانی دڵنیا تۆ بە بەهای تۆ سەر شاشە بەلەمەکە بابێت ئەوەی کەمە بابێتە سەر شاشە باشە ئەیکەمەوە تا خۆت بخوێنەرەوە باشە بەڵێ خات و دڵنیا تۆ بوویتە براوەی خەڵاتی تایبەتی کۆمپانیای بلاگوود بە بەهای 400,000 دیزاینی پشتی تەلەڤیزۆر مێز نووسنی مناڵ هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەڵێ وەڵام خێزانەکەم دڵخۆشی خۆیان دەرەبڕێن دەبڕنەوەی خەڵاتەکە زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خات و دڵنیا کاکڕێکان لە کۆیە کاکڕێکان چۆنی قوربان وەڵا باشم کاکڕێکان گیان ئێوە چۆنن باشن شکور وا باشم کاکڕێکان گیان لە ڕەمەزان لە کۆیە چۆنە چ تایبەتمەندیەکەیە جیاواز بێت لە شارەکانی تر والله زۆر خۆشە لەخوای گەورە بە زیاد الحەمدولیلا ئەیدێ لەخوا بە زیاد بێ دێڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە وەختی خۆت تاقیکەش دەکەم زۆر سپاس کاکە ڕێدیاری گیان والله گلەی لە یەکەم ڕەمەزانەوە منەوە پەیوەندی دەکەم حەول دەدەم ئەوە ئەو شەو لەم وەرجیدایە
وڵی ڕاستەکە وڵی گلەیەکەت بەجێ وڵی میش گلەیمەیە کاکەجان برادرانی هەڵوەرکێم گلەیە چی بکەین خەتای من نیە لە دەستی منم بەسە ناپەیوەندی وەرەگرم برادرانی هەڵگۆرچێ و بەدا لە پێم بڵێن هۆکارەکەی چییە؟ ئەڵە لۆدێکی زۆرمان لە سەرکاکە زۆر بە خێربێ کاکە ڕێکانجانیە لە دەیفانوسێکمان بۆ بکەرەوە و ئەم شوی شەڵا بەختە بێ و ترە و گلەیەشتە ڕەوێتەوە بإنشاءالله ژمارە حەفدە ژمارە حەفدە بۆ کاکە ڕێدیار لە ڕێکان لە کۆیە لە کۆیە کاکە ڕێکان لە کۆیە ناوەکانم شۆتێکە لەکەم خوار ڕەحمتە کاکە ڕێکان جان فیلمێکەیە جاک و ڕۆز پاڵەوانن تایە بەڵێ زای کام فیلمەیە بەڵێ جاک و ڕۆژ تاکتانیش پێ دەرێت ئایا ئافرین تۆ قەت نەچووتە ناو کەشتیانە وایە ناوەڵڵا داوا من چانسێوەتە دەمێ بچی بۆ ناو کەشتێکەی تایتانیک و هۆتێل تایتانیک لە شاری سلێمانی باشە باشە دەستەکان خۆت و کەسێک خۆت و یەک کەسی تریژەبەی لێ پڕ بە دڵی خۆت یان پاشێویان ئێوان خێزانە خۆت و خێزانت بە یەکەوە بچن جێوێکی زۆر ڕۆمانسیانە تایبەت بە دڵی خۆتان شت بخۆن باشە دەستەکان خۆشبی پیرۆز بێت کاکە زۆر سپاس کاکە ڕێکانی خۆشەویست لە کۆیەوە لەگەڵمانای خۆشەویستان وێنە نەڕۆیشتوە تا ئێستا لە سێریکی با فەیسبوکەکەم زانم کێشەی هەیەیان نا وچانێک وەرەگرین یان وەری جارە مامانە وەرێگرین دا باشە مادەم با وچانەکە وەرگرین منی سێرێکی ێراکەم باشە سێڵفێکە گرم ئەم سێڵفێدا بەزێنم لە پەیجی ئەها لەناو بەرنامەک ئەوە کردم بە ئەوە کاکە ئارۆشی باتیان ئەوان فۆتۆێ دانێم کەمیکتر لە کۆمنت ئێوەش وێنێکی شاشە بگرنەوە شاشی تەلەڤیزۆنەکاندان ئەو وێنێکی بگرنەوە دایبنێ سبەیشە و ئەبنە براوەی مۆبایلێکی زیرەک بیرتان نەچێت تا چەند وێنەیە بگری باشترە یەک دانە دوان تاتوانی ئیلاکمە بە وێنە بگرێت تا کۆتای بەرنامە یاڵا وچانێک وەرەگرین و من سەیری چێماکەم و ئەگەڕێم وڵاتان و زۆر دوور مەکەونەوە خۆشەویستان گەڕینە وڵاتان لە بەرنامەکەی خۆتان لە فانۆسی ڕەمەزان جا لەگەڵ بەشی سوۆشیال میدیا لە گفتوگوۆیە بوو مەمود فۆتۆ دانانرێ وتیان با فۆتۆکان بگرن واتە ئێستا دەست بکەن بە نووسینی بە وێگرتنی وێنەکانی شاشە هەرت وێنەی تەلەڤیزۆنەکەتان بگرنەوە ئاوها بیهێڵنەوە پاش ئەوەی کە بەرنامەکە تەواو بێت لایڤەکە نامێنێ ڕاستەوخۆ لە خوارەوە ئەتوانن وێنەکان دابنێن باشە کێ زۆرترین وێنە دابنێ ئەوە چانسیەوەیە بێت سپەیشەوە ببێتە براوەی مۆبایلێکی زیرەک باشە کاتە ئێستا لەم کاتەیە ناتوان بەس وێنەکان لە کاتی بەرنامەکەیان بگرنەوە یان دوایی وێنەی لایڤەکە بەشێکی زۆریش کۆمنتیان نووسێنوچانە ڕۆژی جلوبەرگی کوردی مشکلە میاوانی ئەژمارەکەین بەڵام هەوڵەدین وێنە زیاتر حەزمان لە وێنێ با بچینە لای وەرگرتنی پەیوەندیەکان کاک ڕەنج حسێن لە سلێمانیەوە وەرەگرین کاک ڕەنج سڵاو لێبێ بە قوربان تۆ چۆنی من باشم لەخوا بەزیادە ئێمە باشی نەگەریەوە باش لەگەر ڕەمەزان چۆنی وەڵا باشم لەخوا بەزیادە یاخوا باش یاخوا باش کاک ڕەنج بەختیت قەت بووە بڵێ من بەختم لەو ژمارەیە زۆر باشە ینی هەستەکەم بۆ نمونە ئیسە من یەک شتم هەیە هەر ئۆتۆمبیلێکە کڕم ژمارە دوی هەرتیە ینی قەت نەمبینەوە ژمارە دوو لە ڕقەمەکانمانە بێت باشە زۆر شتێ بۆ ئایبینم دووبارە بێتەوە لە حیاتمان لە ژمارە بۆ تۆش وایە وەڵا بۆ میش دیاڵەت کەواتە ئەو ژمارەمان پێ بڵێ کە بەختت تایەتی بەشکوی شەڵڵا بەخت یاوەرت ژمارە 24 بۆ کاک ڕەنج ئەەکەینەوە لە سلێمانی ژمارە 24 جان لەسەرەوە بیا لە خاڵەوە وەڵا عەلێرێ کاکە ڕەنج بەختت ئەڵێت دانیشی من و تۆ مەعاملەیەکەین باشە؟ کاکە ڕەنج ئەم فانۆسەی جەنابەت تاوان فرۆشتنی دیاریت بۆ هاتۆتەوە بۆی هەربیشی بینیە ها فرۆشتنی دیاری باشە؟ واتە دیارەکەت ئەتوانی بفرۆشیتەوە ئەم فانۆسەی جەنابەت بە چەند حەزەکەی بیفرۆشیتەوە بیفرۆشم بە 150 سۆڵی
150,000 زۆر نییە بۆ فانۆسێ. 150 باشە بە 150,000 خۆشەری من بۆ خۆم 75,000 پێ. 75 ئەمە عامەلێکین کاکە تۆزە زۆرە تۆش تۆزە خاترمان بگرە. ها؟ بە 75 ناکەم بە 75 کەمە. ئێ باشەوە کردمان بە 85. 85 وەڵا هەر بۆ لێ دەفرۆشم. نایفرۆشی؟ نایفرۆشم نه. بە 85 نافرۆشی. بیکەمەوە. دەبیکەرەوە بە؟ بیکەمەوە یان بە 100,000 ئەوە کردم بە 100,000 بۆت کۆتا خاڵ کە من پێممە. دەبیکەم ئەیکەمەوە. بیکەمەوە تەواو گرەی لە من ناکەی تەواو بە 100,000 نایفرۆشی؟ بە 150 خۆشت نایفرۆشی؟ 150 خۆشت نایفرۆشی؟ مەسەلە؟ بە 150 خۆشت نایفرۆشی؟ 150,000 150,000 بەڵێ والله نازانم. بیکەمەوە کاک تەحسین بیکەرەوە حەزەکەی تەواو کاک تەحسین بڕیاریدا ئەم فانۆسە بە 150,000 نەفرۆشێت. کاک ڕەنج ئەوە کاک تەحسین دوایمەیە کاک تەحسین نەزانم تۆش لەسەر هێڵی ئاگام لێ. بەڵام کاک تەحسین کاک ڕەنج ئەم کە بۆ هەرچمە لای کاک تەحسین کاک ڕەنج بە 150,000 فانۆسەکەی نەویست باشە 150,000 کەم نەبوو وایە کاک ڕەنج کەمیش نەبوو وایە بەڵام پیرۆزە تۆ بیدە براوی 250,000 زۆر سپاس بەتەواخۆی باش معاملێکی باش و دروستت کرد لە کۆتا چرکەکانە بۆ خەری بوو لاوەڵەوە بە 150 پێ بفرۆشم مەسڵ ما معاملە بکات چکە مافی خۆیەتی باشە ما نەڵێن وڵا مامەڵە ناکە ئەم بابەتانە کاک تەحسین اینجا دێمە ئێستا کاک تەحسین بە تۆڵم کاک ڕەنج کاک تەحسین گیان سڵاو باخوا تێکەڵم کردبوو کاک تەحسین گیان لەگەڵ ناوەکەی توێ وتیان دوای ئەم پەیوەندیە کاک تەحسین لەسەر هێڵە باخوا ڕاستەکەی کاک تەحسین وێنەتان گرتووین وێنەی شاشەکەتان گرتووە باشە ئەیبی نییە کاک تەحسین بەخوا ئەم جلە جاجارە ئەچێتە ژێر هێڵاوەکەمەوە وابزانم لێمانە قەومێ هی خۆم نییە نەوەڵا تۆزە کورتی شاگە و لێ کاک تەحسین لەگەڵ جلی کوردیا چۆنیە لەبەر یەکەیت کاگاری من هەمیشە دلی کوردیم لەبەرە ئای سڵاو لێبێ بەخوا پێم خۆشە بەخوا من هەمیشە کاتێک ئاوا ئەو ئەزانی من زۆر جابیر لە چیەکەمەوە زۆر جابیرەوەکەمەوە ئەڵێم ئەو باوکانی ئێمە ئەو پیرە پیاوانی ئێمە کە بە جامانیەوەیان بینم باوەڕکە ئەڵێم ئەمانە نەمێنن پێم وا بێتە کوردایەتی تۆزە کاڵە بێتەوە هەتا ئەو جامانی و ئەو شتانە ببینم من دڵم خۆش ئەبێ فەخریان پێوە بکەن بێگومان کاک تەحسین یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە گیان باشە چکو جارە نەگەیشتینەتە گۆچان قەی ناکە کاک تەحسین گیان شەوێکی تری شەڵای هێن فانۆسێکمان بۆ بکەرەوە ژمارە 18 بۆ کاک تەحسین ئەکەینەوە لە هەر سلێمانی وابزانم لە هەڵەبجە وەڵا ببوورە ژمارە 18 ئەمە ژمارە 18 ئەمە ژمارە 18 کاکە تەحسین گیان بڕگەی دوو هێندە و هیچت بۆ هاتۆتەوە واتە با تێت گەێنم ئەمە چییە؟ دوو پرسیار لە جەنابەت ئەکرێت باشە؟ پرسیاری یەکەم 50,000 لەسەرە ئەڵێی بەردەوام نابم 50کە وەرەگرم و نامێ پرسیاری دۆم لێ بکرێ پرسیاری دووەم ئەگەر وەڵامەکەی وزانیەوە بێتە دوو هێندە واتە خەڵاتەکە دەبێت بە 100,000 بەڵام ئاگدار بە ئەگەر پرسیاری دووەم وەڵامی نەزانی تەنها 25,000 خەڵات باشە؟ هاوڕێیانم با پرسیاری یەکەممان بۆ بێن سەر شاشە و منیش پرسیارەکەت بۆ خوێنمەوە و هەڵبژاردنیشت هەیە باشە؟ یاڵە هاوڕێیانمان با پرسیاری دووهێندە یان هیچمان بۆ بێنە سەر شاشە و پێمان بڵێن ئەڵێ
بنەچەی دروستکردنی پەنیری پارمەزان کوێ؟ پەنیری پارمەزان خۆزانی کام پەنیرێ وایە؟ ئەوەی لەنا پێستەکایە نه پەنیری پێستە جیا لەگەڵ پەنیری پارمەزان باشە؟ یعنی پەنیری پارمەزان هیچی وڵاتێکە بنەچەکەی یعنی باوا بن بڵێن خەڵکی کوێ باشە؟ بە هەڵبژارنەکان ببینین و سی چرکەشمان هەیە لەگەڵێ باشە؟ هەڵبژارنەکان ئەڵێ یەکەمیان ئەڵێ هی وڵاتی دەیاوڕیان هەڵبژارنەکانمان بنێ فەڕەنسا دووەم ئیتالیا سێیەم هۆڵەندا هی کامیانە یەک وەڵام لە جەنابەت وەرەگرین ژمارەیەک فەڕەنسا تۆ تای بە تەلەفۆنەکەش گوێ لێمانە ژمارەیەک فەڕەنسا ژمارە دوو ئیتالیا ژمارە سێ هۆڵەندا وڵی کاگاری هەستەکەم پەنیر لە هۆڵندا زۆر پەنیر لە هۆڵەندا تەواو چکە مانگای هۆڵەندی زۆر بەناوبانگن من نایزانم بەس تو ڕوونکردنەوەیەکە ئاگداری کات بە دوا وەڵام هۆڵەندا ئیتالیا کاگاری کامیان ئێستا ئیتالیان هۆڵەندا ئیتالیا بۆ کاک تەحسین بازانی ئیتالیایە بەڵێ بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە پیرۆزە کاک تەحسین تۆ بوویتە براوی 50,000 بەردەوامە بیت بچینە پرسیاری دووەم یاڵڵا پرسیاری دووەممان گیان یاڵڵا ئێمە شیوایەتمانەوەی کە ئێوە وەڵامەکەی بزانە بزانین گوگڵ و ئای لەگەڵمان ئاڕوا پرسیاری دووەم ئەڵێ کورتکراوەی NBA کە بۆ وەرزشی باسکە بەکاردێ خۆت ئەزانی وایە؟ هەر بژیت واتای چییە؟ واتای باسکەیە ئەزانم باسکەیە منیش ئەزانم باسکەیە من نووسیم لە پرسیارەکان نووسیمانە بۆت بۆ وەرزشی باسکە بەکاردێ یاڵە بە هەڵبژاردەکان بێتە سەر شاشە یەکەم خولی ئەمریکی بۆ تۆپی پێ دووەم خولی ئەمریکی بۆ تۆپی باسکە گیان باشە پەلەمەکە تۆ جوان سەیری هەڵبژارنەکان بکە و سی چرکەمان بەنێ هاوڕێیان خولی یەکەم خولی ئەمریکی بۆ تۆپی پێ دووەم خولی ئەمریکی بۆ تۆپی باسکە سێم خولی ئەمریکی بۆ تۆپی سەرمێس دوا وەڵام باسکێ زۆر سەیریەکەی وایە هاندەری چی یاریزانێکی بارشەلۆنە لە دووگۆڵیە یا لە باسکەیە سێ بەرشەلۆناکی دووگۆڵیە زۆر سەیری یاریەت لە بەرشەلۆن ئەی لە باسکەیە زۆر ڕاستە کاک تەحسین تۆ بیتە براوەی هەردوو غەڵات هەردوو پرسیارەکە زۆر سپاس تۆ بیتە براوی 100,000 پیرۆزت بێ سەرکەوتوو بیت پرسیارەکان ناسانە جاری شوە ئاوای تر پرسیاری قورس و ئەمانە ژێتە پێشمان بچینن لای ئاشتی خان لە سلێمانیەوە ئاشتی خان چۆنی بە قوربان سلام علیکات ئاریگیان باش عەلەیکە سەلام تۆ باشی شکور یاخوا سەلامەت بیبرە یاخوا هەر باش بی لەگەڵ ئێوە خۆم بە خۆشحاڵە زانیم کە توانین بەرنامەکە وەرگرم لە ئەوڵی ڕەمەزانەوە خەریکەم یاخوا ئێمەش خۆشحاڵترین کە ئێوە بتوانن پەیوەندیەکان وەربگرن زۆر جار گلەیمان لێکەن باوەڕتانە بێت لۆدێکی زۆری لەسەرە خۆشبەختین لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوە بینەرمان هەیە کەەوە بۆ ئێمە دڵخۆشیە هیوادارین کاتێکی خۆش بۆ ئێوە بێگومان ماڵی هەمووانە ئاشتی خان تۆ پێم بڵێ لەگەڵ جلی کوردیا چۆنی لە ئێسەوە جلێک داناوە بە خەیات بۆی دووری ونیان نا وەڵا الحەمدولیلا ئاریگیان من خۆم خەیاتم جلی کوردیشم زۆر زۆرە ئاشتی خانەوە دراسەیەکمان ئەوێت جلەکەی بدووری ئاسایە بۆتی بێنێ هەر تۆ مادام تۆ وتوتە لە خزمەتیان باش ئەوە تەواو لەگەڵ مۆعید و شتا چۆنی زۆر جار کێشەی زایچی ئەم بەرگدووانە خەڵک نادورم وەڵا کاک ئاریگیان بەخوا دەست بۆ خۆم وۆ مناڵەکان ئەیدە وەڵا لەش ساغ بەقەی ناکەومانەوە خێزانێکی ژنێکی دەسڕەنگینی کەواتە تۆ بتوانی بۆ ماڵەوە دووری خراپ
ئەوە بەس دەبەرەوە متکەوتم یەکێکەوە جلەکە بۆ بێنێ کاکە نەمە نەبخوا کچەکەم زنی بۆ جۆرم خەڵکی بینێ لە دەریا ئەڵێ وچێ بۆ جێرم دایکم یەکسەری زنیان لە دایکم تر بۆ خەڵک نادوێ ئەوە پێڵەن جلی دانسخە عنی هەر خۆم هەمە هەر خۆم خەیاتەکە ێزان چووە ئاشتی خان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە 24 ماوە 24 نەماوە بەداخەوە تا 25 ڕۆژ بە دایکبوونی خۆم 25 ڕۆژی دلی کوردستان لێ پیرۆز بێ قوربانم لێوەش پیرۆز بێت لێوی بەرگ دروان پیرۆز بێت چونکە ئێوە ڕۆڵێکی زۆر باشتانێت لە پاراستنی ئەم ڕەسەنایەتی جلوبەرجی کوردی هیوادارین هەمیشە هەرواش بن لە بەرەواشتی خان زۆر ڕاد ناگرن پیرۆزبایت یەکەم تۆ بیتە براوەی خەڵاتێکی کۆمپانیای ئایکی و یەک مانگ بێ بەرامبەر ئینتەرنێتی ئایکی بەکاربێنی باشە؟ خۆ زۆر ساز من ئایکی بەکار نارم ئایکیم نییە بچۆ بۆ لایەن لەوێ حەلو فەسڵە بۆکەن باشە؟ دەست خۆش سەرکەوتوو ئاشتی خان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئاشتی خانەگەرێتەوە چێژ لە ئینتەرنێتی باش وەربگری ئەوە ئایکی و بەس ئەمە چێدا ناخرێتەوە هەستەکەم تێکچوو خۆشەویستان ئادەی تۆزە کاک سۆران بە جوانی ئاوەک و فۆتۆیەکە وەسم وێنەم بگرن خۆشەویستان ئەوەستم ئێوە وێنەی شاشە بگرنەوە وێنەی شاشە بگرنەوە وێنەی ئەم بەرنامەیە بەرامبەر تەلەڤیزۆنەکانتان باشە ئەم وێنێدا بنێن لە فەیسبوک کەمێکی تر کە ئەم لایڤە نامێنێ لە خوارەوە بەشی وێنە ئەکرێتەوە ئەکتیڤە بێت ئەو وێنانی کە لە کاتی بەرنامەکە گورتوتانە دای بنێن سپەیشە و یەکێک ئەبێتە براوەی خەڵاتێکی تایبەتی بەرنامەکە مۆبایلێکی زیرەک دوورمەکەونەوە یەک قوم ئاوە خۆین و ئەگەڕێینەوە وڵاتان و دەست دەکەین بە وەرگرتنی پەیوەندیەکانتان لەگەڵتان بەردەوامی گەڕاینەوە وڵاتان لە بەرنامەکەی خۆتان بۆ ئەوەی بتوانین زۆرترین پەیوەندی وەربگرین و ئەو فانۆسانەش زۆرینی ماونەتەوە چاوەڕێیەوەن کە بیانکەنەوە و خەڵات وەربگرن و وێنەی شاشەش بگرن مایلەکانتان بگرن بەدەستانەوە وێنەکان بگرن و کە بەرنامەکە تاو بوو بەشی وێنە لە کۆمنتە ئاکتیڤە بێت ئەو وێنانی کە گرتوتانەتەوە لە خوارەوەی شاشە دای بنێن تاوەکو سپێشەوە ببنە براوەی مۆبایلێکی زیرەک اینجا با دەست بکەینەوە بە وەرگرتنی پەیوەندیەکانمان خات و لاڤە وەرەگرین لە ڕانیەوە لاڤەخان شەو باش چۆنی بە قوربان ئەحواڵت چۆنە؟ خوا باش بی شەوانی ڕەمەزان بە چی بەسەرە بن؟ شەوانی ڕەمەزان بە چی بەسەرە بن؟ والله دەخوا بەزار دەنێژ و تاعات و دەست و ئەوانە یاخوا خوا قبوڵی کا و سەیری بەرنامەکەی ئێمەشەکەن وایە لەگەڵیا؟ نەشتان ساغ بە یاخوا خات و لاڤە اینجا بەختی خۆ تاقی کەرەوە بزانین بەختت لە چش بارێک والله کاگاری جارەکەی کرد تەلەفۆنم کرد بۆم دەرنەچوو یعنی دووەم جارە پەیوەندەکەت بۆ وەرەگیرێ؟ دووەم جارمە ئێدە باشە شانس تێ باش مەڵە شانسم کە خەڵاتێ بۆ دەرەچوو مەڵە شانسم نییە ئێستا بە هەزاران کەس هەوڵێوان ئەم پەیوەندیانە وەرگرن بۆیان وەرناگیرە هەیە دوو جار سێ جار وەریەگری وایە؟ دێڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە ئەم شۆ بەختە تاقی کەرەوە بەش کۆم شۆی شەڵا بەخت کچەکەم زۆر ئەڵێ سیم بۆ بکەرەوە بەختی کچەکەم شانس و بەختی کچەکەت ئێمە ژمارە سی ئەەکەینەوە بۆی بزانین ژمارە سی چیتیایە و شانسی کچەکەشە تاقیەکەینەوە باشە؟ ژمارە سی بۆ خات و لاڤە خات و لاڤە پەندی پێشینان پەندی پێشینان اینجا ناتوان بیگۆڕی کاگاری بۆ کەسمان نەگۆڕێ بۆی کەس گلەیمان لێ نەکا هەر کەسە و چانسی خۆی و زۆر ئاسانە ئەممەنە ئاسانە لەبەر ئاسانی دامان ناوە ماڵە ئاوا بێ یاڵە بە هاوڕیانم پندێکمان بۆ بێنە سەر شاشە بزانین پندەکەی جەنابەت ئەڵێ چی زۆر جار خات و لاڤە جۆ بگرە باشە ڕوونکردنەوەت ئەدەمێ ئەڵێ زۆر جار بە قسەی من بکە ئەو شتەی من پێت ئەڵێم من سرم سپی بۆ تایە باشە
بەڵێ ئەوەی منێڵم ئەگەر وانە بوو ئەوە پەندەکە دەڵێ ئەوە من مردوو تۆ چی تۆ زیندوو ئەوە من مردوو تۆ زیندوو تەواوە بەڵێ کەواتە بە چرکەی مێنێ هاوڕێم بە وەڵامە ڕاستەکە بزین وایە با بزانین وەڵامە ڕاستەکەی خات و لاڤە وەڵامەکەت زۆر زۆر ڕاستە ئەوە من مردوو تۆ زیندوو دەستە خۆش بێ و سەرکەوتوو بوویت و بوویتە براوەی 75,000 خات و لاڤە تۆ زیندوو دەست خۆش خات و لاڤە خات و سەنا وەرەگرین لە چەمچەماڵەوە خات و سەنا شەو باش بەڵێ چۆنی سەنا خان باشی تۆ ئەحواڵت سەلامەت باش وەڵڵا ئێمە باشی نەگەریەوە باش بن هەر بینەرەکانمان باش بن ئێمە باش الحەمدولillah ئێمە سپاسی بەرنامەکەتان لێکەم زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس خات و سەنا وێنەی شاشەتان گرتوتەوە بەڵێ بەمێکی تر کە بەرنامەکە تەواو بوو لایڤەکە تەواو بێ ئیتر ئەو بەشە ئاکتیڤەکەین ئەو وێنەکانی کە گرتوتانە چەند وێنەتان گرتو دەینن نەڵێ ئەمە ناشرین گرتوومەوەوانە گوێ بە ناشرین و جوانی ناوی گرنگەوە زۆرترین وێنەتان گرتێ و سپیشەوە ئینشەڵا مۆبایلێک چانسیەوە بێت یاڵا سەناخان فانۆسێکمان بۆ بکەرەوە کاگاری باڵێ ژمارە چەند ژمارە دە بۆ خات و سەنا ئەەکەینەوە بزانین بەشک و شەڵا بەخەت یاوەری بێ و شم وا بێت ئەبیتە کۆتا پەیوەندیش خات و سەنا بەڵێ یاڵا فانۆسەکە دەفرۆشیتەوە بەسان منم فانۆسەی جەنابەت بە 25,000 کڕمەوە وەڵا کەمە کاگار کەمە ئەتوانی بیکەیتەوە گەر پێت کەمە وەڵا داکەوێن عەمەلێ بکەین تر بزانم یاڵا دوو ژمارەت پێڵم باشە خات و سەنا بەڵێ ئەوە کردن بە 35,000 وەڵا کەمە کۆتا ژمارە سی چرکەمان بنێ هاوڕێیان ئەوە کردم بە 50,000 کۆتا ژمارە 50,000 پێدەم خات و سەناجان ئەگەر نا حەزەکەی فانۆسەکەت بۆ کەمەوە بەختی خۆ تاقیکەرەوە کێناڵە ژمارەیەکی باشی تێن یاڵە خات و سەنا ئاگداری کات بەختی خۆ تاقیەکەیتەوە بەڵێ تەواو ئەیکەیتەوە و بە 50,000 ناتەوێت خات و سەنا لە چەمچەماڵەوە 50,000مان نا بە فانۆسەکەی ئەڵێ نامەوێت بەختی خۆم تاقیەکەمەوە ئێمەش بەختی خۆی بۆ ئەەکەینەوە و پێی ئەڵێن خات و سەنا زۆر زۆر بمان بورە 0 دیناری تێدا زۆر زۆر سپاس بۆ پەیوەندێگەت خات و سەناگیان زۆر زۆر سپاس بۆ هەمووانی کە پەیوەندیان پێوە کردین هەمووانی کە نەیانتوانی پەیوەندی بکەن سپیشە هۆڵ بنەوە لەگەڵماندا وێنەی شاشەکە بگرن تا کاتماوە لە کۆمنت کەمێکی تر بۆماندانن چەند وێنەتان گرتووە داینێن سپیشەوە بنە براوەی خەڵاتێکی مۆبایل وەستاهێ من دوێنێ شەو زۆرترین کۆمنتی کردووە پیرۆزبایی لەکەین وەستاهێ من بۆتە براوەی خەڵاتێکمان کەویش مۆبایلێکی زیرەکە پیرۆزبایی لەکەین زۆر زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای ئایکی و وەکو خێراترین ئینتەرنێت لە هەرێمی کوردستان کۆمپانیای بلاگود بۆ کاری تەختە و دیزانی دیوکەری ناوماڵ دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا و لە هەمان کاتدا هۆتێل و سپای تایتانیک و کۆمپانیای سەفرە تا سبەی شەو پێتانەگەینەوە 6 بەجێ مێڵن کەمێکی تر هونەرمەند هەردی عوسمانەنی هونەرمەندێکی زۆر تایبەت ئەم شەو میوانێتی بەرنامەکەوانی تر خۆش دەکا و تایبەت دەکا و تا ئەو کاتە و تا بینینەوەیەکی تر هەر شاد و کامبەران